ئێوارەتان باش ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە لە جیهاندا زیاتر لە 6,000 زمان هەن. زمانی کوردی یەکێکە لەوانەوە زیاتر لە 21 ملیۆن کەس قسەی پێەکەن. لە گوێرەی داتا و زانیاریە بەردەستەکان زیاتر لە 600 زمان لە جیهاندا مەترسی لە ناوچوونیان لەسرە. یەکێک لە هۆکارەکانی لە ناوچوونی هەر زمانێک پەیوەندی بە ژێردەستەی نەتەوەکەوە هەیە. کاتێکگەچی نەژێر کاریگەری نەتەوە سەردەستەکانەوە. هەر بەم مەبەستەش ئێستا میوانداری دکتۆر مەنسوور تەیفوریەکەین کە مامۆستای زانکۆیە و دکتۆرای لە فەلسەفە هەیە. سڵاو دکتۆر، ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەین پەیوەندی نێوان زمان و دەوڵەت یاخود زمان و دەسەڵات چۆنە لەنێو ژینگەی نەتەوە بندەستەکاندا، بۆ نمونە ئەم پەیوەندیە چۆن لە کوردستانە ڕێکخراوە؟ سڵاو بۆیەوە، سپاس بۆ میوانداریەکەتان. ئەگەر ڕێگەم بدەن بۆ باسەکە تۆزێ لە کڵێشەوە ئەوانش دوور بخێنەوە بتوانین سەرەتایەکی تۆزێ لانی کەم فکری و ئەوانشی بۆ دەستنیشان کەین بۆ باسەکەمان بۆی من بتوانم ڕۆنتر و باشتر جوابی پرسیارەکەی ئەوە بدەمەوە بە پێی توانای خۆم. داواکەم کە ڕێگەم بدەن بگەڕێمەوە بۆ ئەفسانەیەکی کۆن یا بۆ دەقێکی هەرکۆن کە باسی زمانی تیاابێ وەسەرکوت لە ڕێگەی زمانی تیاابێ بەڕێکەوتەوە دەقی ئەنەیدە نووسینی ڤێرژیل. ئێمە ئازانین ئەنەئید بریتە لەو ناویە و پاڵەوانەی ترۆیە کە هۆمێروس ڕووخانەکەی ترۆی نووسیوەتەوە، بەڵام ڤێرژیل بەسەرهاتی ئەنەید دەنووسێ. ئەنەید پاڵەوانێکە کە بەجێماوانی ترۆی و باوکی وەک میراتی ترۆی و بەشێک لە میراتی ترۆی قەڵاکە کە ڕووخاوە شاری ترۆی کە کاول کراوە لەلایەن یونانیەکانەوە ئەی کاتە سەرشانی خۆی خەڵکەکەی گەلەکەی ئەو بەجێماوانەوانی و دەرباز بوون. دوای خۆی خاتوە ڕۆن لە دەستی لەشکرەکە ئاگامێمنۆن ڕاکەن 7 ساڵ بە پێی گێڕانەوەکەی ڤێرژیل 7 ساڵ ڕاکەن و شەڕ ئەکەن لەگەڵ ئاگامێمنۆنە، بەڵام ئاگامێمنۆن هەر بە دوایەنەوە و ئەوێ تیانەوە لاخر ئاگەنە شوێنی ڕۆمی ئێستا شاری ڕۆم بە پێی گێڕانەوەکەی ڤێرژیل و لە ڕۆم زەوس و خواکانی ترژ و پێتر وانە ناوبژی گەریەکەکەن و داوا لە ئاگامێمنۆن و لەشکری یونانەکەن کە لێیان بگەڕێن کە ئەمانە بۆ خۆیان بژین، ئەمانە لێیان بگەڕێن بژین واتە بەجێمەوان دەربازبووان لەگەڵ ئەنەئیدا. ئەوانی شەڵێن باشە یەک مەرجمانەیە. مەرجەکە چییە؟ مەرجێکی زۆر سەیر و سەمەرەیەکە بۆ یەکەم جارە هەڵێن مەرجێکە کە پەیوەندی بە زمانەوە هەیە. مەرجەکەش ئەوەیە کە باشە ئێمە لێیان نەگەڕین بۆ خۆیان بژین لە ڕۆم، بەڵام ئیتر ئەوان بۆیان نییە بە زمانی یونانی قسە بکەن، بە زمانی لۆگۆس ئیتر بۆیان نییە قسە بکەن و بۆ یەکەم جار ئەم مەرجە قبوڵەکرێ و وەک ڤێرژیل خۆی گەڕێتەوە ئەوان ئیتر بوون بە ئەو کەسانەی کە بە لە یەک زارەوە قسەیانە کرد و بوون بەو کەسانەی کە پێیان ئەوەترا لاتین، بوون بە لاتینوس، کەواتە یەکەم دەرکران لەم دیمەناکە ڤێرژیل خەریکە پێمان نیشانەدا. یەکەم مەرجەکان ئەوەیە یەکەم دەرکرانە لە زمان، بەو مانای کە ئیتر زمانی یونانی ئەگەر وەک زمانی لۆگۆس وەک زمانی عەقڵ معاملەی لەگەڵاکرێ، بە زمانی عەقڵ لەو سەردەمادانرێ، ئەمان دەرئەکرێن لە یونان و ئەبەخشرێن، بەڵام بەو مەرجەی کە ئیتر وان نییە بە یونانی قسە بکەن و بە زمانی لاتین قساکەن. ئێمە نازانین لە دوایە هەموو ماناکان لەو سەردەما بۆ ئەمە چی بوو، بەڵام ئەوەی بتوانین لێ هەڵبهێنجین، ئەوەی بتوانین لێ تێبگەین زۆرێک لێ تێگەشتنە لە زمان وەک کەرەستەی سەرکوت و کەرەستەی دەرکردن. ئەمە ئەو دۆخەیە کە بە جۆرێک لە جۆرەکان نەتەوە بندەستەکان کاتێ زمانەکان لێ یاساخەکرێ و زمانێکی ڕەسمی، زمانێک ڕەسمیەت و فەرمیەتی پێبەخشرێ ئەبێ بە زمانی سوڵتا ئەچنە ناویەوە و تایە ئاژین. ئێمە و وەکو کورد وە گەلێنێتەوەی بندەستی تری دنیا بە دۆخێکی وەها تێپەڕێوین، بەو مانای کە زمانی دەوڵەت، زمانی سوڵتا، زمانی ڕەسمی وەک زمانی عەقڵ حسێبی بۆ کراوە و ئێمە لە دواییە لە زمانی عەقڵ و لە ڕەسمیەت دەرکراوین و زمانەکەمان زمانێ بووە کە لە دواییە زمانی دەرکراوەکان بووە، زمانێکە کە ئیتر توانای دەربڕێنی عەقڵ بە ئەو زمانە نییە. ئەمە لەلایەکەوە ڕنگدانەوەی تریشی هەیە لە سەردەمی خۆمانە. لە سەردەمی خۆمانە بۆ نمونە بیرمان بێ کاتێ زمان ئەکرێ بە کەرەستەی سەرکوت، نمونەیەک هەیە کە ئیسماعیل بێشکچی و بزانم ئەیگەڕێتەوە کە تا ئاسی نوکتەش چووە، بەڵام بەڕاستی ڕووی داوە. وەک بێشکچی گەڕێتەوە ڕۆژێک لە مزگەوتێک مەلایەکی تورکەڵێ
زمانی ئەو دنیا زمانی لێپرسینەوە تورکیا و پیاوی پیرەمێردێک لە مزگەوتەکە بێ لە تورکیا دەسەکاتە گریان ئەڵێن ئەوە بۆچی ئەگریم ئەگەر تۆ تورکی نازانی ئەڵێ نا بۆ پێغەمبەر ئەگریم آخر پێغەمبەر عەرەبی ئەزانێ تورکی نازانێ ینی پەیوەندی زمان و سوڵتا لە سەردەمی ئێمە تا ئەو ئاستە چووە بەڵام کێشەکە ئاستێکی تریشی هەیە ئەگەر ڕێگەم بدەن ئەمێ بڵێم کێشەکە ئەمە تەنیا کاتێ زمانی ئەکرێ بە زمانی ڕسمی دەوڵەت کێشەکە تەنیا بۆ زمانی بندەستەکان نییە زمانی کەمینەکان نییە بۆ نمونە کاتێ زمانی کوردی تورکی بۆ نمونە ئەکرێ بە زمانی سوڵتا ئەمە تەنیا غەدرێک نییە لە زمانەکان بەرامبەری کە دانێکیان زمانی کوردی بێ بەڵکو زغەدرێکە لە خودی ئەو زمانی کە ئەکرێ بە کەرەستەی سوڵتا ئێمە زانین باشیشە زانین زمانێک کە کاتێ ئەکرێ بە کەرەستەی سوڵتا و ئەکا کە بندەستان ئیتر سەڵ بکەن لەو زمانەوە وەک بەشێ لە سەرکوتی خۆیان بیبینن نمونەی هەرەزەقی ئەمە ئەزانین لە سەردەمی خۆمانە دیسان لە لای سیاسەتی نازیەکان هەیە لە سەردەمی دەسەڵاتی نازیەکانە لە هەڵمان وەکانارن تەگەڕێتەوە ئەڵێ زۆر هەوڕێ من هەبوو باش ئەوەی ئێمە ئەڵمانیامان بەجێهێشت ئاوارە بووین و ڕۆشتین بۆ ئەمریکا کە گەشتین ئەمریکا زۆر هاوڕێی من هەبوو ئەگەرچی لە ئەڵمان گەورە بوون لە ئەڵمان لەدایک بوون بە جۆرێک لە جۆرەکان زمانی دایکیان ئەڵمانی بوو بەڵام بە ئەسڵ بوون ئەمانە زمانی ئەڵمانیان لەبیر کرد لەبیریان چۆ ڕۆشتن زمانێکی تریان هەڵبژار کە زمانی ئینگلیزی بوو چۆن لە ژێر دەسەڵاتی هیتلەرەوە زمانی ئەڵمانی بوو بە کۆمەڵێک کڵێشە بوو بە زمانێکی دووپاتێکی و بوو بە زمانی سیاست و بوو بەشێک لە سەرکوت و کەرەستەی سەر بەو مانە ئەم سیاسەتی زمانی ڕسمی بەمانە نەک خیانەت وەستەم لە خودی زمانی بندەستانەکە بەڵکو ئەبێ بە جۆرێک ستەم لە زمانی خودی سەردەستان واتە کردنی زمان لە هەموو حاڵەتێکە بە زمانی ڕسمی لەم ئاستا و کەرەستەیەک بۆ سەرکوتی زمانەکانی تر غەدرێکە لە ناوەڕۆکی خودی ئەو زمانی سوڵتا و خودی زمانی سوڵتا ئەکا بە زمانی کڵێشە وەک لە نمونەی نازیەکانە ڕوویدا ئەوەی کە باست لە ئەوە کرد کە زمان چۆن نەتوانێت سوڵتا بهێن ینی میکانیزمێک بۆ سوڵتا دابین بکە ئەی لە ئاستێکی ترە زمان چۆن نەتوانێت ئاکتی بەرەنگاری و ڕزگاری بنوێنێ بۆ نەتەوە ژێردەستەکان و ڕۆڵێکی تەواو سیمبولی هەبێت و شوناسێک دروست بکە ئەمێ بپەڕینە سەر ئەو قۆناغیان کە ئاەتەوە ژێردەستەکان چۆن نەتوانن لە ڕێگەی زمانەوە وەک هایدگەر ئەڵێ زمان ماڵی بوونە چۆن نەتوانن ئەم بوونە دروست بکەن سپاس بۆ پرسیارەکە و پرسیارێکی بەجێگەی بەڵام پرسیارەکە هاکەم بە دوو بەشەوە پرسیارەکەی هایدگەر دەربارەی هایدگەر با بمێنێ بە ئەوەی سەرێتاوە دەست پێ بکەین ئەوەی زمان لاینەتەوە بندەستەکان چ دەورێکی گەڕاوە ئێمە گوتمان زمانی دەوڵەت کە دێت لە دواییە ئێمە دەوڵەت ئایدیای دەوڵەتنەوەتە نەتەوە ئایدیای واحدە ئایدیای یەکە وەک لە تێۆلۆژیا ئێمە ئایدیای واحدمان هەیە دێوان ئەوێت هەموو شتێک بۆ کورد بێتەوە لە دوایی ئایدیای دەوڵەتنەوەی ئایدیای دێوانە لە ئاستێکی ناتیۆلۆژیکا بەڵام لە دواییە ڕێگێکی لە ئەو جۆرە ڕوانە تیۆلۆژیکا هەیە ئایدیای یەک زمان یەک نەتەوە یەک دەوڵات یەک کولتور یەک ئایدیا ئەم یەکانە دوو پاتە بێتەوە و ئێمە ئازانین لە بەرامبەر ئەمە کەمینەکان کاتێک نەیانتوانی و یا شکستیان هێناوە بە زۆری لە ئاستێکە لە بیناکردنی دەوڵەتی خۆیانە لە بیناکردنی سیستەمی سیاسی و قوارەی سیاسی خۆیانە یا بتوانن بەشدار بن مافدار بن مافەکانیان بەڕسمی بناسرێتەوە لە دێوانی دەوڵەتە پەنایان بۆ زمان بردووە ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە تەنانەت تا ئاستی ئەمە ڕستەیەکی کڵێشەیشمان هەیە بە زمانی فەڕەنسی کەسێک وتویەتی کە ئەوان تا کاتێک زمانەکان هەبێ کلیلی دەرگای زیندانەکان پێ بەڵام ێگەن ڕاستی هەیە ئەویش بڵێن خودی زمان هیچ نەتەوەیەکی ڕزگار نەکردووە خودی زمان هیچ ڕەتەوەیەکی ڕزگار نەکردووە واتە زمان دیاردەیەک نییە شتێک نییە کە بە تەنیا خۆی لە دەرەوەی زەمینەی کۆمەڵایەتی سیاسیەوە
ئیمکانی ڕزگاری بخڵقێنێ ڕاستە کەمینەکانەتەوە بندەستەکان بە ئێمەی کوردیشەوە لە لەحسەکانە هەموو بەرخۆدان و هەموو مقاومە و بەرەنگاریەکمان گواسوەتەوە بۆ نێو زمان بەڵام ئەمە ئایدیایەکی کێشەدارە چونکو کێشەدارە تا ئەو کاتەی سوڵتا ئەتوانێ ڕێگەت بدا بە زمانی کوردی قسە بکەی بەڵام لە دواییە بە هەر ئەو زمانی کوردیە تەڕەتە شەش بۆ دروست بکە کە دژی خۆت قسە بکەی توزانم کاناڵی کوردی لە سنە بۆ بکە دژی خەڵکەکەی خۆت بە زمانی کوردی قسە بکەیت من جارێکیان لە شوێنی متەرجم بۆم کچێکی کورد هاتبوو خۆی تەسلیمە کرد لە فەڕەنسا ئەگریا وتیان دەیخۆ تۆ ئیشی کردووە لە تورکیا بۆچی ئێستا داوای پەنابەریەکەی وتی نا من لە تەرەتە شەش ئیش مەکرد و داوایان لێ کردم بە زمانی نێتەوەکەی خۆم جنێ بودەم شەو ڕۆژ بە نێتەوەکەی خۆم ئەکرێ ینی کەواتە ئەو زمانی کوردی ئازاد کردووە بەڵام ئایا شەڕەکەی ئێمە بەڕاستی تەنیا لەسەر زمانە یا شەڕەکە لەسەر ئەوەیە تۆ بەو زمانە ئەتوانیت چی بڵیت قسەکە ئەوەیە ینی وا بۆ من ڕزگاری گرێدراوە بەوەی من ئەتوانم بە زمانی کوردی چی بڵێم و ئەمەیە زمانێک سیاسیە کاتەوە و ڕزگاری زمان و ڕزگاری سیاست ڕزگاری لە زمینێکی کۆمەڵایەتی و ڕزگاری خودی ئینسانە ڕاستەقینەکان و ڕزگاری زمان پێکەوە ئەبەستێوە لێکیان دانابڕێت گوێگرم فەرموو کە زمان ئەتوانێت بیرکردنەوە دروست بکە و بۆ ئەوەی کارکتەرێک و تاکێکی سربەخۆش دروست بێ پێویستی بە بیرکردنەوە هەیە و ئەشگەڕینەوە سەر تێزێکی تر کە بۆ دروستبوونی نەتەوە پێویستمان بە شوناس و بە زمانە ئایان ئەمە کێشەدار نییە بەوەی کە ئەگەر نەتەوەیەک زمانێکی سەر بەخۆی خۆی نەبێ ناتوانێت بپەڕێتەوە سەر و ئاکتە سیاسی کە جەنابیشت باست کرد لەوە دەروون شیکاریەوە دەست پێ بکەین دەروون شیکاری لانی کەم ئەوەندەی پەیوەندی بە زمانەوە هەبێت بن تابیرم بێ بۆ نمونەیە مەژاکلەکانمان هەیە هەڵێ نەستی ئینسان بە سراکچەرێکی وەکو زمانی هەیە بەڵام ئەم سراکچێرە لە دواییە ئیشی دەروون شیکاری ئەوەیە بە شێوەیەکی سۆبژێکتیو بتوانێت دەستکاری بکە بەو مانای کە بنیادێکی لە پێشدا هەیە کە زمانە ئێمەتیایە لەدایکە بین نستی ئێمەش بۆ نمونە بنیادێکی وەکو زمانی هەیە بەڵام ئایدیاکە ئەوەیە یان بەڵێنی دەروون شیکاری ئەوەیە ئێمە بتوانین لەما دەستکاری بکەین بەڵام بەنسبەت من بگەڕێمەوە سەر ئایدیاکە یان ئەوەی پەیوەندی بە نەتەوە بندەستەکانەوە هەبێ من ئینکاری ئەوە ناکام کە دەورێکی گرنگی هەیە زمان لە ڕزگاری نەتەوەیە من ئینکاری ئەوەش ناکەم کە بێگومان بندەستان مینۆریتیەکان بۆ پاراستنی شوناسیان بێگومان ئیشیان بە زمانە و شوناسیان بەشێ لە شوناس دانەبراوە لە زمان من ئینکاری ئەوەش ناکەم بەڵام ئەمەوێ بڵێم لێرا ئێمە تووشی مەترسیە بین لەم جۆرە فرمولەکردنا ئەویش ئەوەی کە ئێمە هەموو ئەرکی سیاست و هەموو ئەرکی ڕزگاری بندەستان ببەسین بە زمانەوە لەو کاتا دەسەڵات یا بەرامبەرەکەمان دوژمن خۆی ئەتوانێ ئەمە بەکاربهێنێ بڵێ ئۆکەی من مافی دوان بەو زمانەت پێ ئەدەم ئاخاوتن بەو زمانەت پێ ئەدەم بەڵام منم دیاری یەکەم تۆ دەربارەی چی بدوێی یعنی کێشەکە تەنیا ئەوە نییە ئێمە بە زمانی کوردی قسە بکەین کێشەکە ئەوەیە ئێمە بە زمانی کوردی ئەتوانین چی بڵێین باسەکە ئەوەیە بۆ نمونە لێران لە ئاستەکە زمانی کوردی ئازادە بگرێت لە زانکۆش بخوێنن بەڵام کاتێ فیگورێکی وەکو زارا بۆ نمونە کچێکی گەنج دێ ئەم زمانی کوردیە سیاسیە کاتەوە ئەو کاتەیە کە کێشەدارە بێ ئەم ئەوێ بە زمانی کوردی باسی شتێکی تر بکە تەنیا باسی گرامێر ناکە لە دواییە ئایدیای زمان ئایدیای گرامێر نییە ئایدیای زمان ئایدیای دوانە دەربارەی دنیا ڕەخنەکردنی دنیا و لە دواییە ئایدیای بەشداریکردنە لە دنیا وە گۆڕین و تەفسیری دنیاشە کاتێک کە وەهای لێ بێت زمان ئەتوانێت ڕزگاری دەربێ ئەگەر نا ئەو ڕوانی نەیتر هەر وەکو سوڵتەوە گوتمان زمانێک ئەکا بە ڕسمەیەکا بە کڵێشە ئەگەر ئێمەی کورد یان بندەستان خۆیان زمان تەنی وەک تاکە کەرەستەی ڕزگاری ببینن لەو کاتەیە کە ئەوانیش زمانیان کردووە بە کەرەستەی سیاست و ئەوانیش زمانەکەن بە کڵێش بۆ نمونە هەڵبژاردننی ئەوەی کە بۆ نمونە کارکتەرێک لە پارچەیەکی کوردستان ئەتوانێت چ کاریگەریەکی هەبێ زارا بە حکمی ئەوەی کە لە پارچەیەکی کوردستانە کە تاوەکو ئێستا ئازاد نییە مانایەکی هەیە زمان لەناو ئەو هەلومەرجە بەڵام بۆنە لە باشووری کوردستان زمانی کوردی لە حدێکا لە لای هەندێک کەس تووشی گری خۆ بەکەم زانینیان ئەکانی تا حدێکەوەی کە قسەکردن بە زمانە بیانیەکان جۆرێکەها لە هەستی باڵابوون نیشانە بەڵام بۆ نەقسەکردن بە کوردیان بیرکردنەوە بە کوردی مای گاڵتە پێکردن و مای جۆرێک لە ئەوە دروستەکانێت لەسەر ئەمە قسە بکەیت
زۆر ڕاستە بەممانە ئێمە هێشتا لە لای ئاگامێمنۆن و لە لای ئەنەئیدین لە باشووری کوردستانیش بەو مانای کە لە دوایە زمانێک لە زمانەکان ئەکرێ بە سیمبولی لۆژیک ئەبێ بە سیمبولی سیڤیلیزیشن و ئەوانەی تر کە لە دەرەوەی ئەوەن ئەکرێنە دەرەوەی لۆژیکەوە ئەکرێنە دەرەوەی لۆگۆسەوە ئەکرێنە دەرەوەی ئەقلەوە و بە بربەر حسابەکرێن بە بەربەر یا وەحشیەکانی یونانی و بربەر با بڵێنا ئەگزیلەکان ئەوانەی لە دەرەوەی دوورگەکەەوەژین بربەرەکان ئێمە دیسان لە نێو هەمان هاوکێشین لە ئێستش لە کوردستانە بەڵام ئەمە ڕاستیەکەی شتێکی لە ئاستێکە بەرهەمی ئۆکەی گلوبالیزیشن و ئەوانە بەڵام لە ئاستێکی ناوخۆیی بەرهەمی ڕاستەوخۆی فۆرمی نوێی سەرمایه‌داریە لە کوردستان سەرمایه‌داریەکەی لە کوردستان بەبێ بربەست لەسەر هەموو شتێک ئەنڤستیسمنتێکە ئازانی لەسەر هەموو شتێک بەکارێنێت بەبێ هیچ پرەنسیپێک بۆ ئەوەی تەنیا خۆی پێدەوڵەمەکە ئەمانەی لە کوردستان بەنسبەت زمانی کوردیەوە ڕوادات خەریکە ئەتوانین بە نوکتەی وەک نوکتەیە بیڵێ تەنانەت زمانی داهاتووی گەلی کورد لە باشووری کوردستان لەسەر دەستی سەرمایه‌داری هاوچەرخی خودی کورد خەریکە بگۆڕێ بۆ زمانی پلە دوو ڕەنگە زمانی پلە سێش و زمانی ئینگلیزی زمانی ساڵانی داهاتووی پلەیەکی ئەم نەتەوە بێت بەڵام ئەمە لە دوایە بەشێک لە پرۆسەیەکی جیهانی ئۆکەی بەڵام بەشێک لە پرۆسەیەکیش کە بە شێوەیەکی دەستکرد لەلایەن سەرمایه‌داری هاوچەرخی خودی کوردەوە بەکارهێنرێ ینی کێ پێی خۆشە پوڵ و پارەیەک پێیاکە ڕەحەتە ڕوات توزانم لە ڕێگەی تۆڕەکانی سوڵتەوە ئەتوانێت مەکتەبێک بکاتەوە ئەوانە و ئەم مەکتەبانەش لە دواییە وەک بەشێک لە دواییە بەرهەمهێنانەوەی هێژمونی و وەک بەشێک لە بەرهەمهێنانەوەی هاوکێشەی یونانی لۆگۆس و بربەرەکان خەریکن ئیشەکەن پرسیارم بکەم لە باشووری کوردستان ئەگەرچی زمانی فەرمی زمانی کوردیە بەڵام هەست بە جۆرێک لە نەفی بوونەوە و ئەسیمیلاسیۆنی خودی زمانی کوردی لە ناو بۆ نمونە شارە جیاوازەکانی شاکەی کە بۆنە هەر شارە و فۆرمێک لە زمان و لە ئیدارەدانی زمان و حتا جۆرێک لە ترندیشی هەیە ئەم میکانیزمانە چین کە بتوانێت زمانێکی ستاندارد دروستکە خود ئایا بە ستانداردکردنی زمان لە خزمەتی زمانی کوردیایە؟ پرسیارێکی زۆر ئاڵۆزە بگرە لە دەرەوە شارەزایی منی شەباسێکی زۆر توزانم لەلایەن بۆ نمونەدانێکیان پرۆفسۆر ئەمیر حەسەنپورۆ دەربارەی ستاندارد و زمانی ستانداردی کوردی و ئەبێت چی بکرێت وەڵام دراونەتەوە باشە فکرەکەیەتی نەگووردەکاری خودی ئایدیاکە ئەوەی من بتوانم بیڵێم ئەوەیە لە دواییە بۆ نمونە ئێستا شێرکۆبێکە سوقانان لە هەورامانن لە گوندەکەی ئێمەشن لە لای سەقز توزانم لە هەموو شوێنێکی کوردستانن شێرکۆبێکە سوقانە ئەمانە کەس بە پرۆگرام و بەداڕشتن و بە بەرنمەیەک نەیهێناون بۆ ئەوەی خەڵک پێیان خۆش بێ و بیخوێننەوە و لە دڵی ئەو خوێنەوە گەشە بە فکری خۆیان بە ڕۆیابینی خۆیان بە خەیاڵی خۆیان بدەن کەچی ئەوان لەوێن بەڵام هەوڵ دراوە بۆ نمونە کۆمەڵی کەسی تر هەر بە زۆر بکرێن بە شاعر لەلایەن میدیاوە بەڵام نەیگرتووە سەرکەوتوو نەبووە ئەمەوێ بڵێم لە دواییە ئەوەی باسی زمانی ستانداردی کوردی و ئەوانە لە دوایە لە ڕێگەی گەشەدان بەم داهێنانەوە و بەهێزکردنی لایەنی داهێنەرانەی زمانی کوردیەوە گەشاکات لە بەرامبەر ئەو هەجما ئەو هەوڵەدا کە ئێوێ خودی زمانی کوردی بکا بە زمانی کڵێشە واتە ستانداردیزەکردنی زمان لە ئاستێکە ئایدیای زمانی کڵێشەوە بە کەرەستەکردنی زمان و کردنی زمان بە تەنیا کەرەستەینەتەوە سازی تێدایە و کێشەی ئەو ئایدیا ئەوە لە دواییە ئەگەر خەڵکێک بەختەوەر بێ بە زمانەکەیەوە زمان و خەڵکەکە هەردووکیان پێکەوە ئەتوانن ڕزگار بن تۆ ناتوانی خەڵکێک ڕزگار بکەیت تەنیا بە ڕزگارکردنی زمانەکەی لەو کاتە ئەو بۆشتی ترەگەڕێ کاتێک لە ئاستێکە خودی زمانی کوردی ئەی ئەگەر بیر لەوە بکەینەوە ببێ بە سیمبول ببێ بە سیمبولی جۆرێ ستەم زمانی ستەمکارانی ئێمە بێ بێگومان ناتوانێت گەشە بکات واتە ئەوەی من بتوانم بیڵێم هەموو شتێک بەسراوە بە ڕزگاری ئینسان و جیهانەکەی و زمانەکەی پێکەوە و ئینسان و زمانەکەی
بە دوو پرۆسی جیاوازە ناتوانن ڕزگار ببن. دەستەکان و خۆش بە دکتۆر گیان دکتۆر مەنسوور تەیفووری بۆی کە لە ستۆدیۆی زوومەوە لەگەڵمان ئامادە بووی لەم پرۆگرامە بۆ قسەکردن دەربارەی ڕۆژی جیهانی زمان و زۆر سپاسی بینەرەکانیشمان دەکەین کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون و ئێوارێکی شادتان بۆ خوازین و کاسێکی خۆش.